بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالم ئەوجارەش لە دەرسێکی تر لە دەورەی خێزانی بەختەوار بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست گەیشتم. هیوادارم لە خوای مهرەبان، خوای تەعالا، خدای مهرەبان کە دڵ و دەرونی هەمومان ڕووناک بکاتەوە، پڕی بکات لە ئیمان و یەقین، و خوای گەورە تەبا و تفاقی بخاتە ناو دڵی هەموو ژن و مێردەکان. خوای گەورە ئارامی و ئاسایش بڕژێنە بەسەر هەموو لایەکماندا. ئازیزان و خۆشەویستانم، من لە دەرسی ڕابردوو بەبیرتان دێنمەوە کە باسی ئەوەم کرد کە 5 سکونایی هەیە، وەکو ئەوەی خوای گەورە کە بەخۆی لە قورئانە کە دەفەرمی لیتەسکونوا ئیلەیها، 5 سکونایی هەیە ئەبێ ئینسان کە ژن دێنێ یان کچێک کە مێردەکە، هەر کوڕێک کە ژن دێنی هەر کچێک کە مێردەکە، بەڕاستی ئەم 5 سکوناییەی لێ بێتە جێ. یەکەمیمان گوتمان سکونایی دەرونی و ڕۆحیە، دووەمیان سکونای کۆمەڵایەتیە، سێمینیان سکونای ئابووریە، چارەمینیان سکونای جەسەدیە، و سکونای مادیە، و سکونای ئیداریە. وابزانم جارێ دی سکونای ئیداریمان لەبیر کردبوو. سکونای ئیداریە یعنی ئیداری سێ، یعنی ئەو کوڕە یان ئەو کچە دەبینی کە ئەو کوڕە ژن دەینی فێر دەبی ئیدارەی ماڵێ بکە، کو تەنزیماتی ماڵێ دەکات، چۆن ئیشی ماڵێ تەوزیع دەکات لە بین خۆی و خێزانی، کە منداڵی دەبی چۆن ئیدارەی ئەو ماڵە هەردەسۆڕێنی، ئەگەر لەگە داک و بابی بی چۆن مدارات و جوڵانەوە لەگە دایکی دەکات، لەگە باوکی دەکات، لەگەر خوشکەکانی لەگە برایەکانی دەکات، لەگە خزمەکانی دەکات، لەگە خزمانی ماری خەزوری دەکات، و هەروە کچەکەش چۆن ئیدارەی لەگەر خەسوو و خەزوری و لەگە شوبرای و لەگەر دیشەکانی دەکات، لەگەیان لەگەر کەس و کاری ئەو کوڕە دەکات. ئەوە سکونایەکی ئیداریە دروست دەبێ. ئەم کەسەیە فەنی ئیدارە فێر دەبێ لە کاتێکەوە خوای گەورە ئەو پرۆسەی بە قسمەت دەکاتن. پاشان باسی 10 هۆکارمان کرد کە گوتمان ئەم هۆکارانە بنەما و هۆکارن لە بۆ پەیدابوونی کێشەکان. چەند هۆکارێک ماوە کە زۆر زۆر زەروریە. پێم خۆشە ئەو جارە ئیشاڵە ئەو چەند هۆکارەی کە ماوە باسییان دەکەم کە 5 هۆکاری زۆر زۆر ئەساسین کە ئەوانەش ئەساسی مشکلەکانن، ئەلێوە مشکلەکان سەرچاوە دەگرن، ئەلێوێن دەر مشکلەکان تووشی ژن و مێرد دەبن، بووک و زاوا دەبن. پاشان ئیشاڵە ئەگەر تەواومان کرد ئەوزادەین ئەو جارە باسی ئەوەی دەکەن چۆنەتی مامەڵەکردن دروست لەکە کێشەکان. طبعاً یەکێکی تر لە بناماکانی ئەوەی کە کێشە دروست دەکات، هۆکارێکی تری ئەوانەی کە سەرچاوی کێشەن هەربژاردننی هەڵەیە، کە بەڕاستی ئەم کوڕە لە ئەسڵدا نەیزانیە کەسێک هەر بژێرە کە لایقی بەخۆ بێ، و ئەو کچەش نەیزانی وە قبوڵی داخوازی کەسێک بکە کە لایق بەخۆی بێ. ئەم هەربژاردننی هەڵە بەخۆی سەرچاوی کێشەکانە کە ئینسان تووشی دەبیتن. بمبورن ئەوە لای ئێمە کارەبا کوژاوە، بەس ئینشاڵە جێتان لە دەنجی منە طەبیعی بیتن. طبعاً هەر کوڕێک کە خوای گەورە بە قسمەتی دەکاتن کەوا کچێک بێنێتن، زۆر زەروریە 3 شت لەگەڵ خۆی ببا کاتێک کە ئەسە داخوازی. ئەمە زۆر میمە ئازیزان و خۆشەویستانم. هەر کوڕێک کەوا ئەسێتە داخوازی و داخوازی کچێک دەکاتن، ئەبێ 3 شت لەگەر خۆی بباتن بۆ ئەوەی کاتێکە ئەو داخوازی دەکات داخوازەیەکی سەرکەوتوو بێ. یەکەمین شت دەبی عەقلی لەگە خۆی ببە، دووەمین چاوی لەگە خۆی ببە، سێمین دڵی لەگەر خۆ ببە. ئازیزانم، هەر کوڕێک، هەر برایەک، هەر گەنجێک ئەگەر چۆ داخوازی ئەم 3 شتەی لەگەر خۆ نەبرد، بەڕاستی تووشی هەڵەیەکی زۆر زۆر گەورە ئەبێتن. لەبەرچی چونکە ئەوانەی بەس بە چاو
کس هەردەبژێرن ئەمە زۆر لە هەڵەدان ڕاستی احتیمال ئەو کسە لە شکل و شێوە و جوانیدا هیچ عیبی نییە بەڵام نەدڵێکی پێوەیە بزانی خۆشەویستی لەگەر ئەم کوڕە بکە نەعەقلێکیشی پێوەیە دەزانی ئیدارە لەگەر ئەم کوڕە بکە ئەمە زۆر گرینگە دێکەواتە ئەم کوڕە ئەلێرە فەشەلی هینە کەوا چوو بەس بە چاو لە دوو کچەکی گەڕا و دۆزیەوە یان بەس بە عەقڵ بەس عەقڵی بگرێ ئەخەدەبی ئەتۆ حیسەی چاویشت بدەی لەبەرەوەی جوانیشتی جوانیش جوانە جا بۆیە زۆر گرینگە ئەم برابەڕێزە حەقی چاوی خۆی بدا کاتێک کە کچێک هەر دەبژێریت کە دوایە ماوەیەکی بەسەدا دەچی زۆر پەشیمان دەبێتەوە کەم ئافرەتە ناشیرنەی هەر بژاردووە جا بۆیە پێویست دەکا یەکەمین شت چاوی لەگە خۆی ببە پاشان دڵیشی لەگە خۆی ببە دڵی بیگری ئەنی پڕ بە دڵی خۆی بێ ئەم کچە و پاشان و عەقلیشی بیگریتن جا بۆیە ئەم سێ خاڵە زۆر گرینگە کە هەر کڕێک هەر گەنجێک کە دەچی داخوازی ئافرەتێک دەکا هەم چاوی لەگە خۆی ببە هەم دڵی لەگە خۆی بە هەم عەقلی لەگە خۆی بە نسبەتیان بداتێ بۆ ئەوی ئاخری نسبەکە ١٩٩ لەو کچەی دێتە جێ ١٣٣ بداتە چاوی ١٣٣ بداتە دڵی ١٣٣ بداتە عەقلی زۆر جار هەیە ئەو کوڕە مەسەلەن عەقلی کچەکە دەگرێت لەبەرەوەی باڵی هەیە لەبەرەوەی سەروەت و سامانی هەیە یان ئەوەی کە حەسەب و نەسەبی ئەمە زۆر غەڵەتە ئەم هەر بژاردنە غەڵەتە لە مێژە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕووی لە کوڕە گەنجان کردووە فەرموویتە تونکەحو المەرئەة لئەربع فەرموویتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئافرەت لە بۆ چار هۆکار خەڵک دەستە داخوازی لمالها وجمالها وحسبها ودينها فاظفر بذات الدين تربت يداك دەفەرمووی خەڵک دەستە داخوازی یان تەماعی ماڵیەتی یان تەماعی حەسەب و نەسەبیەتی یان تەماعی جوانیەتی یان تەماعی دینیەتی جا دەفەرمی تۆ اختیاری دینەکە بکە ئەگەنا دەستت بەخۆڵ پەشیمان دەبیتەوە کەواتە هەربژاردننی هەڵە هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ پەیدابوونی زۆر کێشە و ناڕەحەتی لە ناو خێزاندا وە کچەکەش هەروە بەڕاستی زۆر زانن کچەکە کوڕەکەی بەس پێ جوانە بەس شکلی پێ جوانە نە عەقلی هەیە نە دڵی هەیە نە وەزنی هەیە نە ئەخلاقی هەیە نە قیەمی هەیە نەدەزانی خۆشەویستی چیە نەدەزانی محەبەت چیە نەدەزانی ژنمێردایەتی چیە بەس بە جوانەکەی هەرخەرەتاوە یەکسەر تووشی هەڵەیەکی زۆر غەڵەت بووە یاخود بە شەهادەکەی معجزی بۆ یان بە دەوڵەمەندی پیاوەکەی معجزی بۆ پارەی بە مێردی کردووە زەبۆی ئەوانە هەموو سەرچاوی کێشن کە ئینسان تووشی دەبی کەواتە هەر بژاردننی هەڵە هۆکارێکی زۆر سەرەکیەکەوە ئێمە تووشی گرفت و ناخۆشی خێزانی دەبن هۆکارێکی تر گوناح و مەعسیەت و دووربوون لەخوا ئازیزانم بە قورئان کەس لە گوناح ئیستیفادەی نەکردووە کەس لە گوناح شتی باشی نەدووریتەوە هەموو گوناحەکان مای شەرمەزاری و ڕوڕەشی و مارکاولیدا و هەموو گوناحێکیش ئەثەری هەیە یعنی پاشماوەی هەیە ئەم پاشماوە ماڵمان خرا دەکاتن بۆیە حتا پیاوە ساڵحەکان ئەیان فەرموو وەڵڵاهی ئێمە ئاساری گوناحی خۆمان لە عینادی خێزانین یان لە چەموشی وراقەکەی خۆم دەزانم ئەوانە یان لە ناڕێکی منداڵەکانم دەزانم ئەم گوناحم کردیە زۆر جارە ئینسان کە گوناح دەکاتن بەڕاستی ئەو گوناحە زۆر ئاسار و مەشاکلی دەیتە ناو ئەو ماڵێ هەر گەنجێک کە خەریکی تریاک و ئارەق خۆر و بلیارد و نازانم نێرگەلەبی ئەوە هەموو ئەو گوناحانە تەئسیر لە ماڵی خۆی دەکەوە تووشی کێشە و گرفت و ناڕەحەتی دەکاتن جا بۆیە بەڕاستی هەم ئافرەتیش بەڕاستی ئافرەتیش کە گوناح دەکاتن و لە خوای ناترسێ و لە خوا دوورە جا سفۆرە یان ئەوەیە مەسەلەن بێدینە یان مەسەلەن نوێژێ ناکاتن ئەمانە هەموو ئاساری زۆر سلبیان دەبی لەسەر ژیانی ژن و مێردایەتی و ئەمانە منبعی کێشەکانیشن لەبەرەوەی هەرچی ماڵێک کە گوناحی تێدا کرا ئیلا ئەو گوناحە بووتە هۆکار کە ئەو ماڵە کێشە و ناخۆشی و ناڕەحەتی کە تەناویان زات چە گوناحەکە لە لای پیاوەکە بێت چ لە لای ژنەوەکەوە بێتن خاڵێکی تر ئەوەیە هەندێک عادەت و تەقالید هەنە ئەم عادەت و تەقالیدانە خۆی لە خۆدا کێشەن لە بۆ ئەو ژن و مێردە مەسەلەن هەندێک عائیلە هەنە دەرێن ئێمە کچی خۆمان ئیلا دەدەینە قەبیلە و عەشیرەت و بنەماڵی خۆمان ئێ باش ئەگە پیاوێکی باشتان تێدا نەبوو ئەگەر ئەو کسە بە دڵی نەبوو مرد بە خزمانی خۆی بکە چی لێ دەکەیت نەسەر بە زۆری دەیدەنە کەسێک ئیتر ئەوە قەت ناگونجێن و بەردەوام ناڕەحەتی و مشکلیان دەبی ئەم عادەتە ئەم عورفەت فاسیدە وای کردکات و ئەو ژن و مێردە وێران بکەی هەم کچەکەش وێران بکەی هەم کوڕەکەش وێران بکەی لەبەرەوەی کوڕە نازانی ئەو کسە بە دڵی خۆی مێردێ ناکە ئەو کسە بە عشق و ئەوین
مێردی ناکە و دەزانی بابووداچی بە زۆر قرازیان کرێ کە بێمە بەوەی بکە چووکە لە عشیرەتی خۆیتی لە بنە ماڵی خۆیتی لە تیرەی خۆیتی ماڵم ئەو کچە ئەسڵەن دڵی بەو کوڕەوە نییە احتیمالە کەسێکی بەدڵ بووە لە عشیرەتێکی تر بووە چەند جار هاتە داخوازی نایان دایتێ بەڵام ئەم عادەتە فاسیدە ئەم عورفە فاسیدە وەی کردکەوە ژیانی ئەو ژن و مێردە بەردەوام کێشە و ناڕەحەتی و گرفت و ناڕەحەتی تێدا بیتن زۆر گرفتێ هەندێک عادەتەیە مەسەڵەن وەڵا ئێمە ئیلا مارەی زۆر نەبی قەت لۆ کچمان نانووسین 500 مسقال زێر 1000 لیرە ڕەشادی ئیلا دەبی بنووسین ئەمە عادەتمانە خوشکەکانی ئەو ئەم مێردی کردە بەم عادەتە فاسیدانە ئەو خۆی لە خۆدا کێشەیە بۆ ماڵەکە ئەو قڕ بەسەریە تێنتیەکە دادەنێوە لە بن پێی ئەو بوو کزاوایی بەردەوام مشکلیان دەبی لەسەر ئەو 1000 مسقال زێرە لەسەر 1000 مسقال لەسەر ئەو 1000 لیرە ڕەشادیەی لەبەر کوڕە مرتاح نابی ئەپرسی لە مامۆستایان هەندێک دێن زەکاتی دێ دەکەوی ئیتر کێشە و ناڕەحەتی زۆر لەولایش ناوێری تەلاقی بدا لێی دوورکەوتەوە یەکسەر دەبی 1000 لیرە ڕەشادی لۆ بژمێری ئیترە و ژیانیان هەر بە ناڕەحەتی و بە ناگوزوری و بەدبەختی و ناخۆشی دەبەنە سەر ئیتر زۆر عادەت و عورفە ئێستا باسی ناکەن ئینشاڵڵا لە داهاتوودا کە کێشەکانمان باس کرد دێینەوە سەری کە هەندێک عادەتی فاسید بەڕاستی هۆکارە بە کە کێشە و ناڕەحەتی دروست دەکە. خاڵێکی تر کە بەڕاستی هۆکارە لە بۆ پەیدابوونی کێشەی بەینی ژن و مێردان کەسی سێمە کەسی سێمدا داچی کوڕیبی خوشکی کوڕیبی برای کوڕیبی یان داچی کچەیبی یان بابی کچەیبی یان خوشتی کچەیبیتن ئەوانە هەر کاتێک کە ژن و مێردە کێشەیەکیان هەبوو لازمە ئەو ژن مێردە کێشەی خۆیان بە کەس ناڵێن حتا پێیان دەکرێت لە بینی خۆیان بەخۆشی بە شادی بە محەبەت بە عشق و ئەوێن حەلی بکەن هەر کاتێک کەسی سێم ئەو مشکلەیان زانی احتمالە کەسی سێم ئەو عەقڵ و مستەوای نەبی بێ ئەو مشکلیان لۆ حەلکە مشکلەکەیان لێ گەورەتر بکات لە بڕۆی عەقڵی ئەوەندە نییە حکمەتی ئەوەندە نییە دڵی ئەوەندە گەورە نی ئیستیعابی مشکلەکەیان بکە تەکبیری ناڕێکیان بۆ دادەنێ و تەکبیری ماقولیان لۆ دادەنێ ئاگرەکەی خۆشتر دەکا و ئەو ماڵە پڕ مشکلە و ناڕەحەتی دەکە کەواتە کەسی سێم زۆر جاران بوونە خودی مشکلەکە لەو ماڵی جا هەبوو داکە بووە کوڕەکەی ئەوە کۆنتڕۆڵ کردووە یان کچەکەی کۆنتڕۆڵ کردو ئەو کچە بەستەزمانە ناوری لە ماڵی مێردی خۆیتی ناوری یەک ئیشی بکە بەبێ داچی یان ئەو کوڕە بەستەزمان بەبێ داچی یان بەبێ بابی ناتوان یەک قەراڕی بدا ئەم کەسی سێمانە زۆر جاران کێشە و ناڕەحەتی بوونە سەرچاوی کێشە لە بۆ ئەم ژن و مێردەی کەوا پێکەوە بوونە. خاڵێکی تر کە پێنجەمین خاڵی کە سەرچاوی کێشەکانی سۆشیال میدیایە بەڕاستی هەبوونی ئەو ئەنتەرنێتە هەبوونی ئەو هەموو فەیسبوک و وەتسئاپ و ڤایبەر و نازانم ئێستا کە زۆر بوونە و سناپ و ئەوانە بەڕاستی ئەوانە خۆی لە خۆیدا نیعمەتی خوان خۆی گەورە ئاسانکاریەکی زۆر لە بۆ ئێمەی کردو کە لەگە دنیای خارجی خۆمان زۆر بە ئاسانی پەیوەندی بکەین ئیسیفادە بکەین وەقت کورتکەینەوە ئیش و کارەکانمان بە سەرعی بڕە بەڵام لە هەمان کاتدا زۆری کێشەکانیشمان زۆری تەلاقەکانمان زۆری بەدبەختیەکانمان هەموو لە سۆسیال میدیایە ئازیزانم جا بۆیە بە جوان بەکار نەهێنانی سۆسیال میدیا خۆی لە خۆیدا بوویتە گرفتێک لە ناوماڵەکاندا بڕۆ نسبەتی تەلاق یعنی زۆرە ینی بەڕاستی ئەحسایەکم لە ڕوودا و خیندەوە دەڵێ لە 6 مانگی ڕابردوو 10,000 عەقدی زەواج کرا 10,000 کەس 10,000 کوڕ ژنی هینایە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر لەو 6 مانگەی کە 10,000 کەس ژنینایە 4,500 و قسوور کەسیش تەلاق درراوە کەواتە نسبەکە نیوە بە نیوەیە زۆر خەتەرە ئەمە زۆریشی ئەسبابەکان سبحان الله هەمووی لە سۆسیال میدیای سەر هەردەگرێتن بەڕاستی ئەمە خەتەرە کە نەزانینی ئێمە لە بۆ بەکارهینانی ئەو نیعمەتانی کە سۆسیال میدیایە چ ئەنتەرنێتە چ مۆبایلە چ وەتسئاپە چ ڤایبەرە چ سناپە ئێمە کە نازانین بەکاری بینین چ فەیسبووکە کەوانە خۆی لە خۆیدا لێمان بووینە منبعی کێشە و گرفتەکانی کە لە ماڵەکان ڕوودەدەن جاوە 15 خاڵ بوو حەزم کرد بۆتان باس کەم ئەوانە سەرچاوی کێشەکانمان ئێستا دێینە سەر خاڵێکی زۆر گرنگ کە ئێمە چۆن مامەڵەی دروست لەکە کێشەکان بکەین ئەمە فەنێکە بەڕاستی هەر کەسە خدای گەورە هیدایەتی بدا و خدای گەورە لوتف و کەڕەمی لەگە بکە ئەو فەنەی فێر دەکات کە بەڕاستی ئەمە عەقڵە ئەمە حیکمەتە ئەمە تەجروبەی هەزاران پیاوی عاقڵە هەتا
توانیتیان ئەو تەجروبە و ئەو قسە و ئەو حکمەتانی خۆیان لە بۆ ئێمە بەجێ بێڵن چۆن ئێمە مامەڵە لەگە کێشەکانمان بکەن هەموو ماڵک کێشەی تێدایە مامەڵەی دروست گەورەترین کێشە بۆ بچووک دەکاتەوە بەڵام مامەڵەکردنی نادروست بچووکترین کێشە لێ گەورە دەکات سبحان الله ئینسان عاقڵ و حەکیم بێ ئەگەر لێزان و فەنی تەعاملی دروست بێ لەگە کێشەکان هەرچەند کێشەکان گەورە بن زۆر بە ئاسانی تەعاملیان لەگە دەکات و زۆر بەبێ زەرەیەکی کەمیش مشکلەکەی حەل دەکاتن ئەما ئەگەر ئینسان عاقڵ نەبوو بەڕاستی نەیدەزانی لەگە کێشەکان تەعامل بکە هەموو مشکلە گوزکۆکەکانی لێبوویتە گەورەترین کێشە دەیکەواتە بەڕاستی فەنی تەعامل لەگە کێشەی نعمەتێکی هەرە گەورەی خوددایە کە ئەگەر بە عەبدێکی زۆر خۆی ببەخشیتن جا بۆیە ئازیزانم پێم خۆشە کاتێک کە ئەو قسانە دەکەم ئێوە قەرم قاقەزێکتان لابێ ئەم فەنی تەعاملە بنووسنەوە چونکە ئیسیفادە لێ ناکەن ئەوە لە بیرتان دەچێتن ساو پازە خاڵی کە گوتم کە سەرچاوی کێشەکانمانە ئێستا لێتان بپرسمەوە ئیلاگەر و پێنجەی ئێستاتان لە بیربیدە یەکەی قەدیمتان لە بیر نەماوە لێگەماگە بینووسنەوە قەید العلم بالكتابة وەکو عولەما ئەفەرمون قەید العلم بالكتابة یعنی شت بنووسنەوە بە نووسینەوە بەڕاستی شتەکان ثابت دەبن و لە مێشکت دەچەقی و دەستوانی چەند جاری کە بتاڵای بکەوە بۆ ئیسیفادەیەکی زۆری لێ بکەیت ئینشاءڵڵا لەو دەرسەی ئەوڕۆ چەند مامەڵەیەکی دروست باز دەکەم کە چۆن ئێمە مامەڵەی دروست لەگەڵ کێشەکانمان دەکەین خاڵی یەکەم ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون ئەوەی پێکەوە ئەوەکەی پێکەوە داوای لێبوردن دەکەین وەڵڵی نازانم ئەو چمان لێ قەومای ئەو ڕۆبەختی ئێوە ئەو کارەبای بۆ وا دەکە بهینە ئێرە ئەو سەلازەش بکوژێنەوە خاڵێکی زۆر گرنگ خاڵی یەکەم کە ئێمە دەمانوێت مامەڵەی دروست لەگەر کێشەکانمان بکەین ئەوەیە یەکەم هەبوونی گوناح هەبوونی مەعسیەت گەورەترین خاڵی سلبین لە کێشەکانماندا سبحان الله یعنی ئەوە زۆر مهمە ئازیزانم کەواتە تۆبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا و پەشەمانی لە گوناحەکان واللهی خاڵی دروستی تەعاملە لەگە مشکلەکانمان تۆ ئەگەر سادق بی لەگەر خوای گەورە تۆ ئەگەر ڕاستگۆ بی لەگەر خوای گەورە هەستای دوور کە عەدنێژی تۆبەی نەسوحت کرد و لە خوای گەورە پارێتەوە کە لە گوناحەکانت خۆش بی لە هەڵەکانت ببووری بڕوا بکە خوای گەورە بە لوتف و گەورەی خۆی دڵەکان چا دەکاتن چکە هەموو دڵەکان لە بەینی دوو پەنجەی تەعالای پاک و منەزەهی بۆ خوای گەورە لە من دوو پەنجەی خودای گەورەیە یوقەلبوها کەیفە یەشا بە کەیفی خۆی هەرگێر و وەرگێڕی دەکا دەکەواتە کاتێک کە ئەم دڵانە لە بن دەستی خودای گەورە بن بە کەیفی خۆی هەرگێر و وەرگێڕی دەکا کاتێک کە دەیلی دەپارێتەوە داوای عەفوی دەکەی داوای لێخۆشبوونی لێ دەکەی داوای ئەوەی دەکەی کە بدبەخشێتن ئەوە بزانە 100% دڵەکان خوای گەورە چای دەکاتەوە مەهمەکانە دڵەکان ڕق ببوون مەهمەکانە دڵەکان لێکتر دوور ببن مەهمەک دڵەکان یەکتر تۆرابن بەڵام بە ئەمرێکی خودایی بە لوتفێکی خودایی بە بەخشیشی خودایی ئەم دڵانە هەمووی ساڕێژ دەبن و بۆ یەک دێنەوە محەبەت و خۆشەویستیان ئەکەوتەوە ناویەک دەکەواتە ئازانم یەکەمین خاڵی جوولانەوەی ئێمە لەگەڵ کێشەکانمان مامەڵەی دروست دەکە کێشەکەمان تۆبەکردنە و گەڕانەوەی بۆ لای خوای گەورە و پەشیمانیمانە لە گوناحەکانمان ئازام ئەم خاڵی زۆر گرینگە چکە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هیچ بەڵایەک نایەتە سەرمان ئیلا بەسای گوناحەوە نەبێ و ئەم بەڵایش هەرناستی ئیلا بە تۆبە نەبێ کەواتە کە تۆ لە ماڵێ نامورتاحی کە لە ماڵی کێشەتەیە کە لە ماڵی تووشی گرفت و ناڕەحەتی بووی بزانە گوناحێکە کە ئاساری ئەو گوناحە ماڵی توی وێران کردووە بەردەوامی تو لەو گوناحە ئەو ماڵی توی خەرا کردووە دەپێویستە تۆبە بکەی بگەڕێیتەوە داوای لێخۆشبوون لە خوای تەعالا بکەی ئەو کاتی بزانە چەند خوای گەورە ئەم دڵانە ئینشەراح پێ دەکە بزانە چەند ئەم دڵانە سارێژ دەکە بزانە چەند ئەم دڵانە لە بۆ یەک دێنەوە و زیاتریش خۆشی و شادومانی و کامەرانی دەکەوتە ناو ماڵەکان چونکە ئازیزانم بەختەوەری و خۆشەویستی و محەبەت و ئارامی و ئاسایشی ماڵ بەدەست خوددایە تەنها بەدەست خوددایە ئەو ئەی بەخشێ بە بەندەکانی دێکەواتە بۆ خۆت لەگەر خوای گەورە سولح بکە خوای گەورە لەگەر خێزان و منداڵەکان سولحت پێ دەکە چەندە بینت خۆش بێ لەگەر خوای گەورە ئەوەندە خواوە دەکە بەیدێ لەگەر خێزانەکەت خۆش بیتن زانم یەکەمین مامەڵەی دروست
لەگەر هەڵەکانمان لەگەر مشکلەکانمان لەگەڵ ناڕەحەتیەکانی ناوماڵمان ئەوەیە ئێمە تۆبەیەکی نەسوح بکەین و پەشیمان ببینەوە لە هەموو ئەو گوناحانەی کە کردیتمان چکە ئەمانە گوناحن ماڵی مەی وێران کردووە گوناحە مشکلەی هاوێشتیتە ماڵی ئێمە گوناحەوەی لێ کردووە کە تۆ لە بەردەوام لەگەر خێزان تۆ لەگە منداڵەکان تووشی ناڕەحەتی و گارەگار و کێشە و گرفت بی ئەو کەسێکەوە تووشی ئارە خواردن بووە ئەو کەسەی تووشی حەب خواردن بووە ئەو کەسەی تووشی تریاک بووە ئەو کەسەی تووشی نێرگەلە بووە ئەو کەسەی کە شەو نایەت و حتا بەیانی لەگەر برادەرەکانی خەریکی دۆمینە و بێسەر و بەری ئەوانە وە دەکەن کە مشکلەکانی ماڵە زیادکەن ئەمە ئەگە تو تۆبە بکەی بگڕێتەوە لای خۆی گەورە بۆ خۆی دڵت ساڕێژ دەکاو بۆ خۆی ئاسایش و تەبا و تفاقی دەگەڕێنتەوە ناو ماڵەکەت. خاڵی دووەم کە زۆر گرنگە ئێمە تعاملی لەگە بکەین لەگەر هەڵەکانمان ئەویش ئەوەیە ئایا ئەو گرفتەی کە لە ماڵی هەیتم ئەو مشکلەی کە لە ماڵە هەیتم ئەی خوشتی بەڕێز ئەو گرفتەی کە لەگەڵ پیاوەکەتە ئەی برای بەڕێزم ئەو مشکلەی کە لەگەشت نەکەت هەیە ئایا مشکلەیە یان لێک حاڵی نەبوونە زۆر جاران هیچ مشکلە نیە بەڵام مجرد نازان قسان بکەن نەزانینی قسەی ئەو دوانە لە بۆ یەکتری بوویتە کێشە ئەسڵەن هیچیان لە بین نییە زۆر یەکتریشیان خۆش دەوێت بەڵام نە کوڕە دەزانێت تعبیرێکی جوان بەکاربیینیتن کە دڵی کچەی ڕازیکە نە کچەش دەزانی تعبیرێکی جوان بەکاربیتن کە کوڕی لە خۆ ڕازیکە نەبوونی تعبیری جوان نەبوونی تەفاهمێکی دروست وەی کوردە کێشە دروست بێ ئەگەنەی کێشەیان نییە سبحان الله دەیکەواتە من کە لە خێزانم تۆڕم خێزانم لە من تۆڕەیە لێک عاجزیت خۆ لێک ناگەینن چەند ڕۆژێکە لێک مڕین ئەمە چیەوەکە ئەمە مشکلەیە یان سوء التەفاهمە یان لێک حاڵی نەبوونە زۆر جارن واللهی کابرا نەیزانێت تعبیر لە قسەیەک بکە لێ بوویتە مشکلەی هیچ لە گۆڕە نییە هەر مجرد نەیزانێت تعبیر لە شتەکەی بکە تعبیر لە قسەی لەو شتەی بکە کە دەی هەبێ ڕاست لێ بوویتە مشکلە یا ئافرەتە نەیزانیە تعبیرێکی دروست دەیتوانێەوە بە کەلیماتێک بە چەند قسەیەکی دروست قسەکەی بکە سبحان الله دەبینی لێ بوویتە گرفت و ناخۆشی لە ئەسڵدای گرفتیان نییە بەڵام تێک لێک حاڵی نەبوونن سوء التەفاهمە لێک تێنەگەیشتنی ئەم ژن و مێردە زۆر جاران کێشە بووە ئەسڵەن ئەگەنە هیچ کێشەیان نییە دەکەواتە ئازیزانم برای بەڕێزم خۆشی عزیزم تۆ پێش ئەوەی بێ مامەڵەی دروست لەگەر کێشەکە بکەی فکرکەوە ئایا ئەوە کێشەمان هەیە بەڕاستی یامە لێک حاڵی نابینەگە مێردەکەم دەبی ئەوە ئەنی فکرکەوە برای عزیزم ئایا ئەتو بەڕاستی کێشت هەیە لەگە خێزانت یان گۆ لێک حاڵی نابن یانەوەتە زمانێکی تەفاهمی جوانتان نییە کە ئەم زمانە ئێوە بگەینتەوە یەک زابۆیە زۆر مشکلەی ژن مێردان زۆر جاران واللهی مشکلیان نییە چوومە لە بینیان دانیشتیمە قسەم لەگە کردینە ئەسڵەن ئەم کوڕە مشکلەیە نە ئەو کسە مشکلێ ئەدی مشکلیان لێک حاڵی نابن فقط لێک حاڵی نەبوونە فقط نازانن بگەنە یەکتر جایان ئەوەتە لە کەمی عمریتیان لە کەمی تەجروبەیتیان لە کەمی معریفەتیتیان لە کەمی معلوماتیتیان بۆیە ناتوانن بگەنە یەکتری زابۆیە ئازیزان زۆر گرینگە ئێمەی ژن و مێرد ئێمەی پیاو خوشکەکان هەموو ئەمە لێک حاڵی ببین توانین بە زبانێکی وا شیرین لەگە یەکتر بدوێن بتوانین ئەوەی کە دەمەوێت لە ناو دڵمە بۆ ئەوەی مقابلم بە تعبیرێکی جوان و دروست هەری بڕم سێم شت کە دەوانەوێت باسی کەین کە لە مامەڵەکردنی دروست لەسەر لەگە کێشەکان ئەوەیە کە مشکلەکەی خۆمان دیار بکەین دیار ناکرێ ئەمن لە خێزانم عاجز بم خێزانم لە من عاجز بیمارەکی سارد و سڕ و نەخۆ لە یەکتر دەگەینین لە نەباوشی دەدەینە یەکتری و نەسەلام لە یەکتر دەکەین و نەخۆ ماڵێکی سارد و سوڕی بێتەبا و بێتفاق یعنی ئەو ماڵە دەرە ئاشی ئاولی بڕاوە لۆ نهاتینە مشکلەکەی خۆمان تهدید بکەین کاکە ئەی هەوا ئەو ژن و ئەو پیاوزان مشکلیان چێ مشکلە وەرن با مشکلەکەی تهدید بکەین زۆر پیاو هەیە دەبین دادەنیش لەگەری کورە نازانی مشکلەشی چێ کاکە هەر بەخۆشی نازانی مشکلە چێ سەد قسە و بینەوە بەردەی دەن یان ژنە دادەنیش لەگەری کاکە خوشتی گەورم بابەکەم چێ مشکلە لەگە ئەو پیاوە سەد قسەی دەکە نازان دایسۆی حاڵی نەبۆ مشکلەیان چیە حاڵی بوون بزانم کاکە مشکلەتان چیە جا بۆیە ئەو ژن و ئەمێر دەبی لێک حاڵی ببن هەردووچیان لێک حاڵی ببن بابە مشکلەمان چیە بابە مشکلەی من و تو چیە با لێک حاڵی بین زۆر گرینگە برایانم خوشکانی بەڕێزم ماڵێک کە مشکلەی کەتە ناوێت دەبێ ئەو ژن و مێردە دابنیشن زۆر بەعادی ساڵە ئەو هەڵخەکانی کە هەموو باز دەکەین
کەدەین مشکلەکەی حەڵ دەکەین چۆن مشکلەکەی حەڵ دەکەین دەبێت ئێوە جەوێکی ئارام دروست بکەن کاتێک و زمانێکی زۆر مناسب دروست بکەن تاکو بتوانین ئەمە لێک حاڵی ببیت دوای تەحدیدەن مشکلەکەی دەبی پەنجە لەسەر مشکلەکەی دابدێت برکاکە مشکلەی من و تو ئەوەیە يعني ئەو پیاوە بڵێتە خێزانە مشکلەکەی من و تو ئەوە مشکلەکەیە وەژنەکەش بڵێتە پیاوەکەی بابە عزیزی من دڵەکە مشکلەی من دەگەرێت و ئەوەیە کات و تەحدیدی مشکلەکەت کرد زۆر بە ئاسانی دەتوانین کێشەکە حەل بکەین ئەمە ئەگەر نەزانین مشکلەمان نییە هەر مڕمۆچینە ماڵێ لەگە یەکتری سەلام لە یەکتر ناکەین مەرحەبا یەکتر ناکەین پشتمان لە یەکە و ئێدەکەواتە یان قسەی ڕق و ناخۆش بە یەکتر دەنین برام یەکتری دەبغزێنین دەکەواتە ئەو ناخۆشیە ئەمە نەمانزانی مشکلەمان چییە نەمانزانی دابنیشین حەلێکی عەقلانە لە بۆ ئەو مشکلەی خۆمان ببدۆزینەوە چونکە نەخۆشیش وایە کاتێک کە دەسێ کندکتۆری دەبی ئەوە زاری تەشخیصت کەوە نیە هەتا تەشخیصت نەکە کاکە دەرمانی لۆ نانووسی برای عەزیزی من دەکەواتە هەر ماڵێک ئەگەر کێشەیان هەبوو ئەوەڵان دەبیت بزانیت کێشەکەمان چی کاکە وەرە بە ئەمە لەسەر کێشەکە ئیتفاق بکەین ئەو وایە دەتوانین زۆر بە عەقڵی بەڕێک و پێشی کێشەکەمان حەڵکەین ئەمما ئەگەر ئەمە نەگەیشتینە یەکتر لەسەر ئەوەی کە چیهان کێشەمانە ئەو بە حەیاتمە سەد دەرمانیش بنووسین قەت ئێمە ناگەین یەکتری لەبەرچی چکۆ نەمانزانی تحديدي مشكلة كي خمام كان زور بزون ميرتانا والله كاتك تسوينا بينيان دانشتينا وقسمان كرديت ما اصلا اوانا يعني نازل المشكله كان يخوان دياري بكان سوات وقع مشكله كان دياري نم قصه لسبكم كاكا قصه لسبكم داي بيم بالي زبوه عزيزانم هر جون ميردك ناخوشي ونارحتيان كتبيني بيش هموش تقدبي دابنيشن تحديدي مشكله كبكن مشكلة من تو أويا أو زهنجين دين باسي مشكلة كذا كانوا بأساني حلي دكين خليش يتر كما زور جرينجا معاملة دروس لقرت يشكا أبي بزباني شيرن به ناكري بزباني زبر وناقوشي أما دانش المشكلة كي حلكم لمرتي كزباني زبر دل زياتر برندار دكا زور زار هي أو جن ميردا مشكلة كان زور بسيطة والله بلام أو دفيا وكا قصي رق دكاتن قصي رق كانوا ناقوش كاني زياتر لمشكلة كي دلش لكي برندار كلوا ياخد دبيني أو بياولس لكي عدزة يعني أو جنة بياوكي عاجزة بالعكس بلين قصي رقينا خوشي جنكي بأسلوبي جنكي للتعامل لقى بياوكي ويكرد وزيادة لمشكلة كي ضل بياوكي عاجز بك دكوات بزانا نبوني زباني كي شيرن نبوني زباني كي خاوين ويكرد وكا مشكلة كمان قورة تربي كواتك سالة من خال لفني تعامل لقى تشيشكان هبوني زباني كي نربو شيرنا تما يبري مع بصاوة تتصدري شي دتواني لكاتي مشكلة دا قصي نرمك بونها تواني براكم بونها تواني إلا تزون إلا قسينا خوش إلا انفعال إلا صك بابو قحبة بابو تزونا بدينا عزيزا لا سكو براسيت زبيني مشكلة كحلبوة بلان قسنا خوش كان هرماون أزاني قسنا خوش كان هرماون مشكلة كمان لبير كرد بلان قسنا خوش كمان لبير نكرد أو بسرهاتي هموتان دزانن راوتيكا وشيركي بزانا آخيري كشيركا سي قوتا راوتيكي قوتي بزانا أو زي برينم تسابو تماشي زي خنزركي كتسابو بلان بريني دلم تسانب زوجن هي لقى بياوكي بيك ديتو مشكلة كاش لبير دكان بلان بريني قصنا خوشكاني هل لبير معه وزور جني شيء زور بياوي شيء كبراسي لقاش نكاي مشكلة كي حلبوا بلان قصر رقنا خوشكاني جني استاج لبير نكردوا زي عزيزان كذا تاني مشكلة خوتان حلكن بزماني شي نرم بزماني شي خاوين اگر شينين يجنبي بلام زبان تان خاوين بي قد لكاتي مشكلة دا زوين وفزاعت وهاوار وانفعال مكان لبرو او هاوار وزوين وانفعالنا خوي خدا مشكلة شي كدروز دكان غيري او مشكلة ايما دانشتون واقصي لي دكين خالي شتر لا تونتي معاملة كردني دروس لو تشيشا كان من اويا كاتيكا تحديد مشكلة كمان كرت أولا قشنا كم داني شنو تبان كاكا وحرمة أو مشكلة كمان بس باني شي نرم
بێجوون بێ ئینفعال دەمانێت مشکلەکەی حەڵکەین نابی بێم هەرچەند مشکلەی قەدیمە ئەوانش باسکەمەوە ئەوە دیسان ئەوە غەڵەتێکی ترە کە ئێمە لە حەلی مشکلەکان تووشی دەبێت چکە بەڕاستی ئەتوم هەموو زانی مانگەکەیت کەش ئەوهات کرد 2 مانگ پێش ئێستاش ئەوهات کرد ئەو زایان پیاوەکە ژنەکە دەرێتە پیاوەکەی پیاوەکە زانە پاریش عینەن ئەوها نەفسی بەسمت کرد ئەدی مشکلەکەی زارەکەی ئەدی ئەو هەموو مشکل وەی لێدە لەسەر مشکلەکانی قەدیم لێمان دەبتەوە شەر مشکلە نوێیەکەمان کە قاڵ بوو دانیشێن حەلیکەی لەبیرمان کرد لێکەواتە یەکێک لە فەنی تەعامل لەگەر حەلی مشکلەکان ئەوەیە کە هەموو کێشە قەدیمەکان لەبیر کرێتەوە و فڕێدرا تەنەکەی زبری ئەمە ئەوڕۆ مشکلەیەکی کەمانەیە مشکلەیەکی نوێمانەیە و تەحدیدیشمان کردووە مشکلەکەمان چێ بە ئەوی باسکەین بەڵام ئەگەر بێت و دانیشێ ئەم کەونەکای بەباکەمەوە ئەتوش کەونەکای بەباکەی وەڵە دیسان لێمان دەبتەوە هەرە زەبۆی بەڕاستی ئەمە زۆر گرینگە زۆر ماڵ هەیە دیتیتم دانیشتینە مشکلەی حەلکەن ژنەکە چووە مشکلەیەکی پاری بەبیرهاتەوە قسەیەکی ڕقی پیاوەکەی بەبیرهاتەوە یان پیاوەکە قسەیەکی ڕقی ژنەکەی بەبیرهاتەوە یان تەسەڕوفێکی ناشرینی ژنەکەی بەبیرهاتەوە یان ژنەکە چووە لە پێش برایەکانی قسەیەکی ناخۆشی بە پیاوەکەی گوتووە ئیتر ئەو ناخۆشی و ناڕەحەتێ وەی لێ کردووە ئەوانە لە بیریان چووە ئەوانە بۆ مشکلەیەکی نوێ دانیشتون حەلی بکەن نەک بۆ کەونە مشکلە و کەونەکای بەبا بکەنەوە زابۆیە زۆر گرینگە ئێمە کاتێک کە دادەنیشین کێشەکانی خۆمان هەڵ دەکەین و تەحدیدی کێشەکەمان کرد نابێ هیچ کێشەیەکی کۆن بەباکەینەوە چکە بەڕاستی بەباکردنەوەی کێشە کۆنەکان خۆی لە خۆیدا ناڕەحەتی و مشکلەکان گەورەتر دەکەن و وەمان لێ دەکەن ئێمە نەگەینە حەل و نەتوانین ئەو مشکلەی کە بۆی دانیشتینە حەلی بکەین خاڵێکی تر ئەوەیە کە ئیشارەتێکی شم لە بۆدا گوتم زەمان و مەکانێکی زۆر زۆر گونجاو ئەمە زۆر گرینگە ئازیزانم زەمان و مەکانێکی زۆر زۆر گونجاو ناکرێ پیاوەکە لە ماندی بوون دێتەوە هیلاک ئیرحاق بووە ماندیە ئەتو لێکسەر پێ بری دەی پیاوەکە وەرا ئەو مشکلەی بەحەڵکەین بابەوە بەخۆی عەسابی فول بووە ئەگەر مۆزەفە ئەگەر عەمبەلەیە ئەگەر عەمبارە ئەگەر کاتبە ئەگەر نازان دوکاندارە ئەگەر شەریکەی هەیە ئەگەر بازرگانە ئەگەر محامیە ئەگەر دکتۆرە ئەگەر هەر وەزیفەکە ماندی کە ماندیە بەڕاستی کە دێتەوە تاقەتی نیو کەلیمە قسەی نییە زاوش باز دەکەین لەبەرچی پیاوکە دێنەوە تاقەتی هیچ قسەیان نیە ئەمە زۆر کێشەیەکی ئەنتیکەیە زا بەڕاستی کە ئەو پیاوە ماندووە ئەتو لەو ماندی بوونەی ئەو وەختێکی زۆر نامەعقولە خوشکم هەرت بژاردووکە ئەو مشکلێ لەگەر حەڵکەی یاخود ئەو پیاو دەبین ئیشەکی هەیە وەنیە ئەوە دەوێت ئیشەکەی خۆی بکە یان ئەخبارە سەعات 8 دەی بزانی کاکە کازمی چی بەسەر هات چێ لە کازمیدا دنیا کاوت بۆ یەکێتی چی بەسەر هات ئەوە خەریکی ئەو لەو دەمەی دێتن دەرەوە بە ئەوە مشکلی حەڵکەیت خوا ئەو زەمانە چی مناسبە کەواتە مەکان ئەو زارە شوێن یان دەبینی ئەو شوێنێک کە دادەنیشن پێ دەبێت شوێنێکی ئارام بێ نابی منداڵ بگرێ هارە هۆریاک بی میێوانمان هاتبیچە وەڵاوەرە مشکلی حەڵکەین ئەو مشکلەکە حەڵ دەکرێ بابەکەی زەبەڕاستی هەم وەختەکەی هەم کاتەکەی هەم شوێنەکەی دەبێت زۆر گونجاو بی لە بۆ ئەوەی کە کێشەمان حەلبی زەبۆی پیاوی عاقڵ ئەوەی کاتێک کە کێشەی دەبی لەگەر ژنەکەی وەختێکی زۆر مناسب هەردەبژێنێ زارانەی دەبین ژن نەخۆشە بێتاقەتە لا حەیفی دین ئاشاشی ڕووی بەڕێستان هەموو کە ئەو قسەش دەکەم دەبین ئافرەت لە عادەی ئافرەت کە دەکەوتە عادەی لە تەوقی سەری هەتا بنی پێ هەموو ژان و ناڕەحەتی و ئازارە زەبۆی ئەو وەختانە ئەوەی نییە کە ئەتو داوای لە ژنەکەت بکەی وەرە با مشکلان حەڵکەی چکە ئەو وەختی بەڕاستی کۆنتڕۆلی خۆیان پێ ناکرێت چ پیاوەکە چ ژنەکە ناتوانانی قسەی دروست لە دەوی بێتە دەرێ ناتوانانی قسەی جوان لە دەوی بێتە دەرێ ناچار ئینفعال دەکە کە ئینفعالیان کرد قسەی ناخۆش دەکە کە قسەی ناخۆشی کرد قسەی ڕق دەکە کە قسەی ڕقی کرد کێشە گەورەتە دەکەواتە بەڕاستی زۆر مهمە هەم ئەم کوڕە هەم ئەو کچە مەکانێکی شوێنێکی زۆر گونجاو و کات و ساتێکی زۆر گونجاو بدۆزنەوە ئینجا باسی کێشەکان بکەن لەگەڵ یەکتری جا بۆیە ئازیزانم گەورەترین غەڵەتی ئێمە ئەوەیە لە پێش منداڵان کێشەکان باز دەکەن ئەمە زۆر هەڵەیەکی گەورەیە زۆر هەڵەیەکی گەورەیە منداڵەکانمان ئەەکەینە قوربانی کێشەکانی خۆمان ئەسڵەن نابێ منداڵ کێشەی داکوبابی بزانێ هەزار کێشەمان هەبوو لەگە خێزانمان نابێ منداڵ ئاگای لەو کێشانە بی گوناحە منداڵت بە ناڕەحەتی دەنێریە مەکتەبێ گوناحە منداڵت تووشی سەد غەم و قەهر و خەفەت و ناڕەحەتی دەکەی چەندەها منداڵ هەبووە لە مەکتەبی ساقیت بووە کاتێک کە مامۆستا لێی پرسیە و لێی کۆڵی تۆ دەبینی ئەو کێشەی لە ماڵی هەیە ئەوە دایک و باوکی نەئارامن کێشەیان هەیە با
ئابی هاواری کردیان لە تاچیدایە ئەخە ئەو هاوارکردنا ئەو لە داگدانە ئەخە ئەوە زۆری تەسیری لە مێشک و دڵی ئەو منداڵە دەکات ئەو وێنەی قەتقە لە بیر ناسی هەر کاتێک بە بیری دێتەوە ئەلەرزەی دڵی ئەترسێ بۆی لە کەسایەتی ئەدەی کەپتی کەسایەتەکەی دەکەی کەسایەتێکی زۆر زەعیف و لاوازی لێ دەردەسین و لە ناو جەوێکی ڕوعب و ترس و هەرا و هۆریا گەورە بووە جا ئازیزانم سبحان الله هەموو ئەو منداڵانی کە مجرم دەردەچن ئەوە لە علمی ئیجرام بەخۆی باز دەکا هەموو ئەو منداڵانی کە مجرم دەردەچن کە ئینحراف دەکەن کە ڕێی غەڵەت دەگرن هەموو لەو عائیلەیە کە هەرا و هوریا و مشکلەی زۆرە واو منداڵەش ئاگای لێ لە کێشەکان جا بۆیە بە هیچ زۆرێک ئێمە نابی کێشەکانی خۆمان لە پێش منداڵەکان باسکەین ئەسڵەن هەتا پێتان دەگرێت کەس نێزیکی مشکلەتان نەبتەوە کەس نێزیکی مشکلەتان نەبتەوە بە خۆتان لە جەوێکی ئارام لە وەختێکی ئارام لە وەختێکی گونجاو بدابنیشن کێشە و ناڕەحەتی خۆتان باز بکەن و وەحەلی بکەن خاڵێکی تر کە ئەوە ئاخر خاڵە باز دەکەم و کۆتایی پێدەین لە بەرەوەی حەز ناکەم زۆر سەرتان بێشێنم هەندێک تایبەتمەندی ئافرەت هەیە دەبێت بەڕاستی ئەو پیاوە ئەو تایبەتمەندی ئافرەت بزانی ئەو زادەتانی تەعامل لەگە مشکلەکان بکەن چۆن یەک لەو تایبەتمەندیانە ئەوەیە ئافرەت حەزی لە حب ئیستیطلاع یعنی حەز دەکە ئەو بزانە ئەو پیاوە چێوە چووە وە چوویتە چێ لەگە چێ دانیشتە وە چیشی خواردیەوە وە چێش لەوێ بووە پیاو تااقەتی و بەزم و ڕزمەی نییە مانی بەڕاستی پیاو تااقەتی ئەو بەزم و ڕزمەی نییە بەڵام ژن حەز دەکە کاکە حەز دەکات لە ئەو ڕۆمەسەنە ئەمە دعوت بوومە ئەمە نێورانێ دعوت نەبووم هەر بە قەسیوە دەرم کاکە ئەمە دعوت بووم وانە کە ئەمە دعوت بووم چووم ئەو خێزانێ من حەز دەکا بزانین دعوتەکە ئی چێ بوو وە چیشیان لێ نابوو وە چەند کەسیش بوون وە خواردنەکەش کوو بوو بزانە ئەو حب ئیستیطلاع کاکە یعنی ژن خوای گەورە ئەو قابلیەتەی داتی حەزی لە حب ئیستیطلاع ئەسا حتا مەسەلەن وەرە شتەکت بە ژنەکەت بجێڕەوە ئەرێ برێ کاکە لە فلانجی دەبی تەفاسیلی ئەحداثەکە لە بۆ دەژێرتەوە بەس پیاوە نییە پیا بە دوو کەلیمە بەدەقەچی مشکلەکەی عنی قسەکەت هەموو لۆ دەکا بەڵام ژن ئەوانەیە تەفاسیلی وەزعەکە لە بۆ باز دەکاتن جا بۆیە سبحان الله نەزانینی تەبعی تایبەتی ئافرەت وە دەکات کێشەکان نتوانانی حل بکەی ئەمما ئەگەر بەڕاستی لە تەبعی ئافرەت شارەزا بووی کە ئەو تەبعی خۆی گەورە لەسەری دروست کردووە ئەو سروشتەی کە خۆی گەورە ئافرەتی لەسەر دروست کردووە ئەگەر زانیت هیچ مشکلت نابی دەزانێت و تەبعی خۆیتان زۆر بە نۆرماڵ بە ئیجابی تەعامل لەگەر ئەو تەبعی دەکەی کە هەیەی مەسەلەن ئافرەت غیرەی هەیە غیرەی ئافرەتی لە پیاوی زیاترە یعنی پیاو ئەگە بڕە خۆی جوان کرد بڕەکردێنی چا کرد و پرسی داهینا و بۆنەکی خۆشی لە خۆدا و قاتەکی نوێی لەبەر کرد ئاشنەکە بڕاگیری لێ دەکات درەوە دەی بستەچی یاڕەبی ئەوە زوو لێی دەپرسی لە چێ لەگە چێ دەڕۆی چێت لەگەرە بزانە ئەو کاکەوە غیرەیە هەیە کە دەژڕۆ کە مەسەن هەندێک پیاو هەیە مەسەلەن لە دائیرێکی لە شەریکەی داوام دەکە کچی لەگەرن ژنی لەگەرن وانە ژنەکە زوو تەلەفۆن دەکە ئەلۆ چ دەکەیت چ دەکەوە دانیشتمە لە شەریکەیمە لە دائیرەیمە وەڵڵا ئیشێ دەکەم چێت لەوەیە والله هەموو مۆزەفن لەوێ ئەخە چەند کەس لەوێن دەرن بە تەنەی یان زۆرن لە بزانە ئەمە غیرەیە ئەم ئافرەتە ئەو غیرە دەیجوولێنی وەی لێ دەکەم نامرتاحبی ئەمما ئەگەر ئێمە تەبعی ئەو ئافرەتەمان زانیمان سروشتی ئەو ئافرەتەی بەخۆی خوا ئەوای دروست کردی زۆر بە نۆرمەڵ لەگەری تەعامل دەکەین ئەمما ئەگەر نەزانین بەڕاستی دەبتە کێشە بێمان دەفتە هەرە چییە دڵە لە من پیسە کامل خائینم کا خیانەت دەکەم دەفتە هەرە هۆریایەک نەبیتەوە کاکە ئەوە مەسەلەکە خیانەت نییە مەسەلەکە دڵپیسی نییە هەر ئافرەتە خی گەورە غیرەی دایتی غیرەی زیاترە کۆ نەکەوەی ئەنە تۆ لە ماڵی خۆت مەسەلەن ئافرەتێکت دەفتە میێوان وانە بەڕک ڕووی بری ئافرەتەکەوا لێت بڕدەبتەوە یکورە با بەوە ئافرەتە میێوانە خۆی چم نەکردێ بزانە ئەمە غیرە لە ناخی ئافرەتدایە دەبێ ئێمە زۆر بە نۆرماڵ زۆر بە ئیجابی بتوانین لەگەر ئەو غیرەی ئافرەتەی تەعامل بکەین خاڵێکی تر لە تایبەتمەندیەکانی ئافرەتی زۆرن یان زۆر خاڵی گرین کێ بەڵام یەک لەوانە ئافرەت حەزی لە قسەکردنە پیاویست حەزی لە تەماشاکردنە یان سبحان الله ئافرەت حەزی لە قسەی لۆ بکەی لێ دەبینی ئەوانەی کە هەواڵ دەخینەوە ئەگەر ئافرەت بن هیچ مادی نابن سەعات 11 وانە
پانۆڕامەیە چییە ئەوی هەواڵەکان هەواڵەشی دوور و درێژەیە ئەگەر ئافرەت بیخینیتەوە هیچ ماندوی نابی حتا سعات 12 لە بۆت ئەخباری دەخینیتەوە هەواڵی دەخینەوە هەر بەقیتیش بەس پیاوەکە نییە ئەگەر پیاو بیتن سعات 10 بڕ ئەهای لێدێ سعات 12 ئەوە 11 ئەهای لێدێ سعات 12 ئەوهای لێدێ لۆ 12 فەقیرەکە بڕۆختم بەعردی کەویت ئەوها ماندی بووە دێکەواتە ئەوە قابلیەتە خی گەورە دایکی ئافرەتی کە حەزی لە قسانن بۆی علمیان دەڵێن ئافرەت توانای هەیە 12,000 کەلیمەی لەدەو بێتە دەرێ لە ڕۆژێکدا بەڵام پێ 8,000 کەلیمە لەدەو بێتە دەرێ ئەی تااقەتی زیاتری نییە جا ئەلێرە کێشە دروست دەبیت چۆن ئەو پیاوە مثلەن ئەم دەڵێم احتیمالە ینی عەدەدەکە مەزبوط نەبی ئەو پیاوە قابلیەتی هەیە ڕۆژی 8,000 کەلیمە لەدەو بێتە دەرێ باشە دەبینی لە دائیرەیە لە شەریکەیە لە هەر شوێنێک داوام دەکا حتما قسان دەکا دەبینی هەر 8,000 کەلیمەی خۆی بەکارهێنایە بەخوای 1000 کەلیمەشی قەرت کردیە لۆ ئەوی قسەی خۆی تەواو کە دێتەوە مارێ تااقەتی نیو کەلیمەشی نییە نیو تااقەتی نیو کەلیمەشی نییە دێ یەکسەر دەست دەکاتە کۆنتترۆلەکەی بەرامبەر تەلەڤیزیۆنەکەی دادەنیشی ئەها دەگۆڕی شتەکەی دێتە دەرەوە لۆ قسەشی ناکەی ئەو لۆ لە عالەمی قسەی دەکەی هەموو عالەم پێ دەکەنی قسەت خۆشە لۆ لێ من ئەوهای لۆ دوو قسەی خۆش دە بۆ من ناکەی بابە وەڵڵا تااقەتم نەما دەزانم بەس لۆ من تااقەت نییە دەزانم بەس لۆ من خوڵقە نییە لۆ عالەمی هیچ عیبت نییە بزانە ئەو مشکلەیە بەڕاستی دەبێت ئەمە تەبعێکی ئافرەتە بزانی بەرامبەر پیاوی ئەو زارە ئەو ئافرەتە حەزی ئەو پیا و قسەی زۆر لە بۆ بکات دانیشی لەسەرێڕە حتاخوا باسی سیاسەتیشی لۆ نەکە باسی نازانم سیاسەتی لۆ نەکە ئەوە ڕۆیشت ئەوە هاتوو ئەوە سەفەری کردا باسی بازاری لۆ بکە چگران بووە چێمێردی کردیە چێژگی بووە چێزیز بووە چێ تەراق درایە چێ چوویتە داخوازی مارێ فلانی چیان کرد ئەو ئەخباری کە بەخۆی دەیهەوێ نەک ئەو ئەخبارێک کە کاکم دەیهەوێ جا بۆیە ئینسان بەڕاستی ناسینی طبع و سروشتی ئافرەت ئەگەر زانیت خی گەورە لە چەند طبعێک و سروستێکی ئەو ئافرەتەی دروست کردووە زۆر بە نۆرمال زۆر بە ئیزابی ئەتو تەعاملی لەگەر دەکەی ئەمما ئەگەر نەزانی بەخۆ ئەوانە خۆی لە خۆدا بەخۆ دەبنە مشکلە خۆی لە خۆدا لێ دەبتە مشکلە و نازانی ئەوە ئەستەن مشکلە نییە بەڵکو طبیعەتێکە سروشتێکە خی گەورە ئەم ئافرەتەی ئەوها لەسەر دروست کردو ئازیزانی من بەڕاستی دەبێ ئێمە بزانین خی گەورەکە ئەو ئافرەتی دروست کرد لەسەر کۆمەڵێک تەبعی تایبەتی خۆی ئەم تەبعانە ئافرەتی پێجوان بووە ئەم تەبعانە زەرورن کە ئافرەت بەردەوام ژیانی پێخۆش ببێ جا بۆیە دەبێت ئەتو لەگەر ئەم تەبع و ئەو سروشتی ئافرەتی زۆر بە ئیزابی تەعامل بکەیت و بە فەنی تەعاملی لەگەڵی بکەیت نەک بیکەیە کێشە و ناخۆشی و ناڕەحەتی وابزانم 22 دقەیە باشە پێم خۆشە ئەوەکانی کە ماوە ئینشاڵڵا شتیت کەمان ماوە کۆمەڵێکی ترمان ماوە ئینشاڵڵا بە ئیزنی ئەڵڵای ئەگەر خی گەورە یار و یاوەرمان بێ لە دەرسەکانی داهاتوو ئینشاڵڵا هەمووتان لە بۆ باز دەکەم کە فەنی تەعامل و هوەری جوڵانەوە لەگەڵ کێشەکان چۆن لەگەڵیان بجوولێنەوە بۆی هەموو کێشە گەورەکان بچووکەینەوە و هەموو کێشە گەورەکان بە کەمترین زەرەر لێی دەرچین و کێشە بچووکەکانیش قەت گەورە نەکەین و هەر بە بچییان بهێڵینەوە بۆی بتوانین ئینشاڵڵا مارێکی ئارام و ژیانێکی پڕ لە سەعادەت و بەختەوەری خۆشی ببینە سەرێ زایوادارم ئینشاڵڵا ئەگەر هەر برایەک هەر خوشکێک پرسیارێکی هەیە ئەوە لە خزمەتی دامە چ بە نووسین بێت ئەو برای پێم بڵێ ئەوە لە خزمەت دامە و جێتان لێ ڕادەگرین زارە وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين هەندێکی پێدا بڕوە بزانین نەکو پرسیارێک شتێکیان هەبیت ئەوە ببینم ئشکال نێ بە ئەوها بقینەکە زارێ هەتا ئەگەر ئەو چیان هەبی ئەوە دەکا دەزانم نووستا ئەگەر ئافرەت زوو بە قسەی کەسی سێم بکاتن خۆی بزانێت ئەو کەس کێشەی نەڕواتن
كشي راوست ان شاء الله او جواب ددين او انا اخ ان شاء الله او حلقه سيام او شهر كوملك فني تعامل او زدين وكو تجربه سن مشكله شي باز كاينو وملابساتي ودوره بشتي مشكله كو حل شي لبودادين ان شاء الله باذن الله. ئەو بەڕێزە دەرێمە مساجیان جیاوازی تەمەەن چەند ساڵ گونجاوە وەڵڵاهی ئەوە خۆی لە خۆدا یەکێکی لە کێشەکانە ئەنی دەبینی بینی ئەو کچ ئەو کوڕە 20 ساڵیان بینە ئەخگاکە 20 ساڵ عمر 20 ساڵ تەجروبە 20 ساڵ تەمەەن یعنی دەبی ئەو منداڵ ئەو ئافرەتە ینی 20 ساڵ کە لە خۆی گسکەتر لەسەر مستەوای خۆی فکر دەکات و پیاوەکەش لەسەر مستەوای خۆی فکر دەکاتەوە ئەڵێ زۆر زاران بوویتە کێشە لەبەرەوەی ئەو ئافرەتە کە 20 ساڵ بچووکترە ئەوە هەزم ناکە ئەوەی دێ حاڵی نابی ئەوەدا مەسەلەن نەیتوانی ئەو قسەی ئەو پیاوەی هەزم کەیان ئەو کێشەی حەل بکاتن یان ئەو کێشەی بەری ئەو کێشەی بگری بەڵام پیاوەکە لەبەرەوەی 20 ساڵەوەی گەورەترە تەجروبەی زیاترە عەقڵ و معرفەتی زیاترە زۆر بە نۆرمال وەریگرتێ بەڵام لەکن ئافرەتەکەی دەبین بە نۆرمال وەرناگیرێ ئاگادار من خۆدی تەمەنیش یەک لەو کێشانەیە کە نابێ ئەو ژن مێردە ئەوەندەیان فاستیلە هەبێ کە بەڕاستی بگاتە حەدێکی کەوا لێک حاڵی نەبن چکە ناکرێت ئەتوو مەسەلەن عومرت 40 سال بێ ئافرەتەکەت عمری 20 ساڵ بێ ینی ئەوە ینی ئەوە کێشەیە ینی فارقی تەمەن زۆر کێشەیە ئازیزانی من. ئەوە ئیشەکی باشت کرد عەبدوڵڵا دەستت خۆش بێ. ئەگەر کەسێکی پیاوەکەیان کەسێکیش نەکە خراپ بۆ ئەو پیاوەیان ئەو ژنە هەر بە چاوی یەک دابدەنەوە دەبێیان هەموو قەومی ئەو ژنەیان ئەو پیاوەی لەبەر چاو بکەوێت. وەڵای ئەو زۆر پرسیارێکی معقوڵی کردێ نازانم خوشکە برایە چیانە دەڵێ دەبینی لە قەومی کچەکەیان لە قەومی پیاوەکەی یەکێکیان خراپە نابی بە چاوی ئەو کوڕیان بە ئەو کچەیدا بدێ ئەو چ بکە ئەو کەسێکی خراپە خۆ دروستی نەکردێ کاکە خۆ ئەو نەی گۆتێ خراپبی نۆ بە چاوی یەکتر دادەنەوە ناوەڵای ئەو قسەی زۆر معقولە ئینسان دەبێ زۆر یعنی هەست و شعور یەکتر ڕابگرن قەت کە ئەگەر کەسێکیان لە قەومی وەیان قەسێکیان لە کەس و کاریوی خراپ بوو نەکەم برێ ئەگە باش بە ئەوەتانێ پەیدا نەدەبوو ئەو چ بکات و خۆی زەمبی نییە مادەم زەمبی نییە هیچ گرەیشی لێ ناکرێ ئازیزانی من. ئەوە ئینشاڵڵا ئەو برادرێ باشە مامۆستا خۆ زۆر بەما هەندێک لەو کێشانە باسێکی ئەزانین کە دنیای ژن پیا و جیاوازە بەڵام لە کاتی کێشەکانە کەس ڕەچاوی ئەم خاڵانە ناگەجا ئەزیزی من ئەگەر ڕەچاومان کرد ئەو کێشەکان حەڵ دەبی ئەمە بۆ باز دەکەین ئەو دەورەیەمان بۆ کردیتەوە ئینسان کە فێربی کۆ مامەڵەی دروست لەگە کێشەکان دەکە هەتا بتوانانی تووشی هیچ کێشەیەکی نەبیتن. دەرێ مامۆستا چۆن لەگە تەبیعەتی ئەم ئەفرەتانە بگونجین کاکە بگونجێ جەرگەکەی من بگونجێ پیاو بۆ پیاوە دڵی گەورە بێت تەحەمولی هەموو تەبیعەتێکی بکە سەبر و ئارام بێت دڵی گەورە بێ ئەکوورت بەیانێتی منداڵت دەبی پێشەش منداڵ هەرێکی تەبیعەتێک هەرێکی غەمەک هەرێکی ناڕەحەتێک زەبا پێشتا بڵێ منداڵ چەند گەورە بی غەمیشی گەورە دەبێ هەتا بچووکە زۆر ئەحتیاجێ بەڵام کە گەورە بوو غەمی لەگە خۆی گەورە دەبی ئینسان لۆ پیاوە تەحەمولی هەموو شتێک بکە عەزیزی من. ئای هاوسەران چۆن وا بکەن کورد وا بکەن و تەواو ئەو چم گوت بەجێ بکەن و تەواو. ئەو بەڕێزە کاک عوسمان حازی ئەوە خاڵێکی گوتووە فعلەن وای باسی دەکەم ئینشاڵڵا ئەوە لەکنە خۆم ئیشارەتم پێداوە کە بۆ ئەی کێشەکان بەردەوام نەبێ کاتێک کە دانیشتن کێشەکەیان تهدید کرد و هینانە بەرباس دەبی ئەچیان غەڵەت بوو داوای عەفو بکاتن چیان غەڵەت بوو بەڕاستی داوای گەردەن ئازاوی لێبوردن لەویت کە بکە ئەفەرین ئەوە کا عوسمان زۆر قسەیشی جوان کرد ئینشاڵڵا ئەوەی دەکەین ئەوانە هەموو باز دەکەین.
کوردی پەنابەر بوو تۆ لێ ڕێگەم کاشم بەخۆی ئەمە زەرگمان دێشی بەوەڵا ئەمە خۆ نابی کاکەمە دەست لە هەموو شتێکی هەرگرم برێ وەڵا ئەو کوردانە لە ناوچۆت خۆ ژیان لەو کەس ڕناوەستی برای بەڕێزی من بە هەزاران عائیلە خۆ نابی دابنیشی هەموو بگرێن ئەو کوردانە ئەمەش پێمان ناخۆش ئەمە زەرگمان دێشی ئەمەش داوا لەو کەسانە دەکەن کە پەیوەنددارن بەو ئیشێکەوە زوو ئەو مشکلەی ئەو برایانە و خوشکانی ئێمە حەلکەن و لێ نەگەڕن بەڕاستی لەو ناڕەحەتی و ئەزیەت و ئازارەی دابژین دەی کاتەکەی درەنگە ئەوە 11 دقەی دەوێ خۆشحاڵ بووم ئینشاءالله تاکو دەرسێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه